لەگەڵ ئەم بابەتانی کە ئاماژەمان پێکرد ئاماژم بە گرین کارت کرد کە وەزارەتی دەرەوەی ئەمریکا بە فەرمی هەڵوەشانەوەی گرین کارتی بۆ بەرپرسانی باڵای ئێران کە لە ئەمریکان هەڵوەشاندەوە. من ئاماژەی پێ دەکەم کە مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا ئاماژەی بۆ کردووە مافی مانەوەی هەمیشەییم لە چەند هاوڵاتێکی ئێرانی وەرگرتەوە. ڕۆبیۆ معسومە ئبتکار گوتەبێژی ئێران حکوومەتی ئێران باسی لێ دەکات کە لە ساڵی 1970 هێرش کراوەتە سەر باڵێۆزخانی ئەمریکانە کۆکەکانیان هەر لەو کاتەوە بەردەوام بووە. ئاماژە بۆ دەکات کە معسومە ئبتکار گوتەبێژی ئەو گروپە بووە کە هێرشیان کردە سەر باڵێۆزخانی ئەمریکا لە تاران بۆ یەکێک لەو کەسانەیە کە گرین کارتەکەی هەڵوەشێنراوەتەوە. ئەمە مارکۆ ڕۆبیۆ دەڵێت. هاوکات مارکۆ ڕۆبیۆ ئاماژە بۆ دەکات ساڵی 2014 ئیدارەی ئۆباما ڤیزەی دایە کوڕەکەی معسومە ئبتکار و خێزانەکەی بۆیە ئەم گرین کارتیان هەڵوەشاندۆتەوە. ڕۆبیۆ ئاماژە بۆ دەکات ساڵی 2016 ئیدارەی ئۆباما مافی مانەوەی هەمیشەیی دایە معسومە ئبتکار و خێزانەکەی دەڵێت کە مافی مانەوەی هەمیشەی یانم کۆتایی پێهێنا. ئەمە لێدوانی مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکایە. هاوکات ئاماژە بۆش دەکات سەید عیسا هاشمی مەریەم تەحماسپی و کوڕەکەیان دەست بەسەرن. ڕۆبیۆ دەڵێت لە سەردەمی ترامپدا ئەمریکا نابێتە ماڵی تێرۆریستانی دژی ئەمریکا. هەرکەمێک بەر لە ئێستا وەزارەتی دەرەوەی ئەمریکا وتی ئەم کەسانی کە مافی گرین کارتیان لێوەرگیراوەتەوە هەڵوەشاوەتەوە مافەکەیان بەهۆی ئەوە بووە کە لە خاکی ئەمریکاوە دژایەتی ئەمریکایان لە بەرژەوەندی ئێراندا کردووە. من ئاماژە بە پێشهاتەکان دەکەم لە عێراق کۆبوونەوەی پەرلەمان بەردەوامە بۆ گەڕی دووەمی دەنگدان بۆ پۆستی سەرۆکۆماری عێراق. من لەگەڵ میوانەکەم زیاتر گفتوگۆیان بابەتە دەکەم بە تایبەتی کە فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان بەشداری لەم کۆبوونەوەیانەدا نەکردووە. لە بەغداوە بەڕێز زیرەک زێباری پەرلەمانتار لە باڵێۆزخانەی پەرلەمانی عێراقەوە لەگەڵم دەبێت بەڕێزیان لە فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستانە. بەڕێز زێباری سپاس کە لەگەڵ کوردستان 24 ئەمەوێ نوێترین پێشاتەکان لە بەڕێستەوە بزانم فراکسیۆنی پارتی کەمێک بەر لە ئێستا کۆبوونەوەی کرد هەڵوێستان سەبارەت بەم کۆبوونەوەی ئەمڕۆی پەرلەمان چی دەبێت؟ زۆر سپاس. هەڵوێستی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان هەڵوێستێکی ڕوونە کە بایکۆت بوو لەبەر ئەوەی کۆبوونەوەیەکی نادەستوریە. چکە دەستوری عێراق لەسەر ئەساسی شەراکەت تەوازن تەوافق هاتوتە دانان ئەوانە هەموو ئەو خاڵانەی پێشێل کردووە. ئەمە داوامان کرد وەکو فراکسیۆنی پارتی لەگەڵ هەڵبژاردننی سەرۆکومار ناوی سەرۆکوەزیرانیش دیاری بکرێت بۆی بزانین کێ دەبتە سەرۆکوەزیران. ئەوان ئامادە نەبوون ئەو ڕەزامەندیە بدەن بۆ ئەوەی سەرۆکوەزیران کاندیدێک دیاری بکەن کێ ببتە سەرۆکوەزیران. بەڕنامەکە ئەوەیە سەرۆکومار هەڵبژێرن 15 ڕۆژ ماوەی 15 ڕۆژ بدەنە ئیتاری تەنسیقی بۆ ئەوەی ئەوان لەناو خۆیان ڕێکەون سەرۆکوەزیرانێک هەڵبژێرن. بەڵێ بەڕێ زێباری کەواتە بەدیدی فراکسیۆنی پارتی ئەم کۆبوونەوەیە بنەماکانی تەوافق تەوازن و شەراکەتی تێدا نییە؟ بەڵێ بێگومان بە دڵنیاییەوە تێدا نییە. ئەوان ئەو خاڵانەی ئاماژەم پێکردیان نەبوون. ئەمە هەوڵماندا لەگەڵ براکانمان لە یەکێتی نیشتمانی کوردستان ڕێککەوتنێکیش بکەین بەڵام کۆبوونەوە کرا بەڵام نەگەیشتنە ئەنجام و پەلەکرا لە کۆبوونەوەی دانیشتنی هەڵبژاردننی سەرۆکوماری عێراق. ئەمەش هەروەکو فراکسیۆنی پارتی لەسەر بەیاننامەکەی خۆمان بەردەوام بووین و بایکۆتمان کرد. باشە بۆچی ڕێککەوتنی سیاسی پێشوەختن نەکرا پێشەم کۆبوونەوەیە؟ بۆچی شکستی هێنا و ڕێککەوتنە سیاسیایە هێشتا هەوڵ ماوە بۆ ڕێککەوتنەکە؟ گفتوگوکان تەواو هەتا ئێستا ڕاوەستاون هەڵپەسێدراون بەردەوام گفتوگوکان هەبوون لەگەل لایەنە عێراقیەکان لەگەڵ خودی ناوخۆی ماڵی کورد. ئەمە وەکو پارتی بەڕنامەمان ئەوە بوو کە ئەو کەسەی دەبتە سەرۆکوماری عێراق کورد بێ تەمسیلی هەموو کوردەکان بکات بەبێ فەرق و جودایی و لەگەل لایەنە عێراقیەکان گفتوگوی بەردەوام هەبوو هەتا ئەو ڕووبەیانیەکەش گفتوگوکان ئەوە بوون کە ئەمە سەرۆکومارێک هەڵبژێرین تەمسیلی کورد بکە بە ڕێککەوتنی ناوماڵی کورد ئەوجا کۆبوونەوە بکرێ ئەنجام بدرێ و دیاریکردنی سەرۆکوەزیرانێک دیاری بکرێت کە ئەو کەسە ئەمە بزانین کێیە لە چ لایەنێک دەبتە سەرۆکوەزیران. باش ئاماژەتان بەوە کرد کۆبوونەوەکان وەستاوە کەواتە کۆبوونەوەکانتان لەگەڵ فراکسیۆنی یەکێتی نیشتیمانیش وەستاوە سەبارەت بەم بابەتە؟ بەڵێ سەبارەت بە بابەتی
هەڵبژاردننی سەر و کومار گفتوگوکانمان تاو لەگەڵ گراکانمانی یەکێتی لەسەر ئەو بابەتە کوتایی هاچکەوە هەڵبژاردنەکە دەنگدانەکەەوە بەرەو کوتایی دەڕواتن لە ئێستا لە خولی دووەمی دەنگدانم. باشە. بەڕێزێ باری وەکو ئاماژەت پێکرد خەریکە خولی دومی دەنگدانەکە بەڕێوە دەچێت بێتەی ئامادەبوونی فراکسیۆنی پارتی ناوی کاندیدەکەشی لەگەڕ یەکەمدا هەبوو کاتە هەڵوێستی ئەوە لە دوای ئەمە چی دەبێت؟ ئایا لە دادگای باڵای فدرالی سکالا تۆمار دەکەن یان نەهەوڵەدەن لە ڕێگەی دیکەوە ڕەوتی نایاسایی بوونی یاسایی بوونی ئەم کۆبوونەوەی پشتڕاست بکەنەوە؟ بەێ ئەمە گومانمان لە ڕێژەی یاسایی دانیشتنی پەرلەمان هەبوو. بووە لەسەر ئەم بابەتە ئەمە لە دادگای فدرالی سکاڵا توماردەکەین ژمارەیەکی دیاریکراوتان لەلایە بەڕێزیرەت چەند ژمارە بوون چەندی فەرق هەبوو لەگەڵ ئەوەی کە سەرۆکی پەرلەمان ڕایگەیاند؟ ئەمە دڵنیانە بووین بە خۆمان چوینەتە ناو هۆڵی کوبوونەوە ژمارمان تقریبان 208 کەس بوو بوون و کەس ئەوها بوو لەو بینە بوو لەو ناوەندە بوو. بویە ئەمە داواشمان کرد لە سەرۆکی پەرلەمان کە نیساب کە کامل نەبووە و دڵنیا بکەوە نیسابەکە کامل بووە بەڵام سوور بوو لەسەر ئەنجامدانی و گوتن نیساب کامل بووە بووە لەسەر ئەم بابەتە ئەمە لە دادگای فیدرالی سکاڵا تومار دەکەین. زۆر باشە کەواتە لە دوای ئەمەی کە ئێستا ئەم دەنگدانەیەک لای دەبێتەوە ئایا لەگەڵ فراکسیۆنەکانی دیکەی ناڕازی وەکو سونەکان وەکو دەوڵەتی یاسا قسەتان لەسەر هەڵوێستی داهاتوتان کردووە وەکو پەرلەمانتارانی و ئەو فراکسیۆنانی کە بەشدار نەبوونە لە کۆبوونەوەی پەرلەمان و هەڵبژاردندا؟ بەڵێ ناخێر هەتا ئێستا هیچ قسەمان نەکردووە لەگەڵ ئەو لایەنانەی بەشدار نەبوونە چونکە کوبوونەوەکە کرا و جەولەی یەکەم کوتایی هات جەولەی دووەمیش ئێستاوا خەریکە کوتایی دێ ئەمە لە پاش هەڵبژاردننی سەر و کومار هەڵوێستی خومان ڕدەگەینین وەکو پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ لایەنەکانی تریشی عێراق گفتوگۆ دەکەین و ئینشاڵڵا دوایی دەزانین چ دەبێ ینی لە داهاتوو لە پاش چاوەڕێ دەکەن لە پاش انتخابی. باشە کەواتە سەیەکی پەکخەر هێشتا هەر بەردەوام دەبێت دەتوانن کاریگەریان لەسەر ئەم کۆبوونەوە و گەڕی دووەمی هەڵبژاردنەکە هەبێ؟ لەوە دڵنیانین چونکە ئێستا کۆبوونەوەکە بەردەوامە و دەڕوا ئەگەر نیسابش کامل نەبوو بێ ئەوان بە پلانەوە و بەرنامەیە دەبێ هەر بڕوە بۆیە ئەمە پەنا دەبینە بەر دادگای فدرالی سکاڵا دەکەین چکە گومانمان لە بوونی ڕێژەی یاسایی دانیشتنی پەرلەمان هەیە. باشە چەند خاڵی نایاسایی لەم دانیشتنەدا تۆمار کراوە؟ بەڵێ هەروەکو ئاماژەم پێکرد یەک لەو خاڵانەی شەراکەت و تەوازن و تەوافق دەستوری عێراقی لەسەر ئەو خاڵە دامەزراوە دەستوری خاڵێکی دووەم خاڵێکی تری دەستور دەڵێ سەرۆکی کوماری عێراق کە هەڵدەبژێرێ یەکسەر گەورەترین کوتلەی براوەی پەرلەمان هەڵدەبژێڕا دەستپێری بۆ ئەوەی سەرۆک وەزیرانێک ڕاستپێرێ کابینە حکوومەت پێک بێنرێ بەرنامەکەی وان ئەوەیە چاوەڕێ بکەن کە سەرۆک کومار هەڵدەبژێرێ هەندێک کودەیەک بوو ماوەیەک 15 ڕۆژێک بدەنە لایەنی شیعی بۆ ئەوەی سەرۆک وەزیرانێک اتفاقێک بکەن سەرۆک وەزیرانێک بۆ خۆیان هەڵبژێرن. باشە ئەگەر ئەم لایەنانەی کە بایکۆتی پەرلەمانیان کردووە دانیشتنەکەیان کردووە سکاڵا لای دادگای باڵای فدرالی یا ئەنجومەنی باڵای دادوەری تۆمار بکەن چەندە کات لە بەردەمیاندا دەمێنێت بۆی کە سکاڵاکەیان ئەم کۆبوونەوەی بە نایاسایی لە قەڵم بدات یا بەلایەکدا یەکلای بکاتەوە بابەتەکە؟ بەڵێ ئەما وەکو پارتی تا ئێستا لە بەسەر ئەم بابەت هەروەکو ئاماژەم پێکی لەگەڵ لایەنی بایکوتکراوی پەرلەمان نەمان کردووە بەس وەکو خۆمان وەکو پارتی گومانمان هەیە حەقی خۆمانە حەقی دەستوریە ئەمە گومانمان لە ڕێژەی یاسایی هەبوو دانیشتنی پەرلەمان بووە ئەمە سکاڵا تومار دەکەین بۆ ئەوەی دڵنیا بینایە ڕێژەکە ڕاست بوو تەواو بوو یا خودنا. باشە هەنگاوی دواهاتووی فراکسیۆنی پارتی لە نێو پەرلەمانی عێراقدا چی دەبێت؟ ئەمە وەکو فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان ئەمە داوای مافی دەستوری هەر لە دەستپێکی بەرنامەی پارتی ئەوە بووە داوای مافەکانی دەستوری پارتی دیموکراتی کوردستانمان کردووە
ئەمە بەپێی دوستور ئەو ئستحقاقانەی بەرکورد دەکەوێت ئەمە دیفاعی لێ دەکەین تا ئاخر خاڵیش کوتا خاڵیش ئەمە هەر بەردەوام دەبین لەسەر دیفاعکردن و بەدەستێنانی ماف و شایستەدارەکانی هەرێمی کوردستان. باشە نەبوونی کۆدەنگی لە نێوان لایەنە کوردیەکان و فراکسنە کوردستانەکان لە نێو پەرلەمانی عێراق چه زیانێک لە سنگ و پێگەی کورد لە عێراق دەدات؟ بەڵێ بەداخەوە نەیەک ڕێزی نێوماڵی کوردی تەسیری خۆی هەیە لەسەر بەدەهێنانی و بەدەستێنانی شایستەدارەیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان یەک لەو خاڵانە بوو ئەوەی لە جیاتی ئەوەی ئەوەڵەوەمە بەردەوام لە خەتین لەگەل وەزارەتی کشت و کاڵ بۆ ئەوەی پارەی ئستحقاقی گەل جوتیارەکانی هەرێمی کوردستان بەدەست بێنین ئەمە خەریکی ناکوکی لە بینی خۆیانین ئەوەش تەسیرێکی زوری لە نێوماڵی کورد کردووە و لە پێگەی هەرێمی کوردستان کردووە لە بەغدا. باشە بەڕێز زێباری ئەو لایەنانەی کە ناڕازی بوون و نەهاتنە کۆبوونەوەکەوە جگە لە پارتی دموکراتی کوردستان مەبەستن فراکسیۆنی شیعە و سوننەیە چه پەیامێکی ناڕازایەتیان هەبوو لەبارەی کۆبوونەوەی ئەمڕۆی پەرلەمانەوە؟ ئەوان هەتا ئێستا پەیامیان هەر بایکوتکردن بووە و بەنادەستوری قەڵەم دەدەن هەروەکو ئێمای پارتی بویە ئەمەش هەنگاوی داهاتوو لە پاش کوتایی هاتنی هەڵبژاردننی سەر و کومار ئەمەش پەیوەندی بەو لایەنە دەکەینەوانەی بایکوتیان کردووە تەماشا دەکەین چڕەیەک هەیە بزانین بە چڕەیەکی دەستوری بە قانونی ئەمە هەوڵ بدەین ئەو استحقاقی کە هەمانە ئەوەی بەنادەستوری بەڕێوە دەچێ نێلین بەردەوام بێت. باشە بڕیار بوو کە لە دوای ئەم هەڵبژاردنە لایەنە ناڕازیەکانەوەی بایکۆتیان کردو بەیەکەوە کۆنگرێکی ڕۆژنامەوانیان هەبێ هەڵوێستی فەرمی خۆیان ڕابگەێنن ئایا پارتی ئەمڕۆ هەڵوێستی فەرمی خۆی ڕادەگەێنێت لە هاوکات لەگەڵ ئەوانی دیکە؟ بەڵێ لە پاش کوتای هاتنی هەڵبژاردننی سەر و کوماری عێراق پارتی هەڵوێستی خۆی ڕادەگەێنێت. باشە سەر کۆمارێک کە لە دانیشتێکی لەم شێوەیەدا هەڵبژێردرێت دەتوانێت چه کاریگەریەکی لە سەر پرۆسی سیاسی عێراق و هاوکات هەرێمی کوردستانیش هەبێت؟ باوەڕ ناکەم ئەمە داوامان ئەوە بوو کە ئەو کەسەی دەبتە سەر و کوماری عێراق بێ تەمسیلی هەموو کوردەکان بکە بەبێ جیاوازی کوردێک بێ پێگەی بەقووەت بێ لە بەغدا زۆر باش سەراستی نێودەوڵەتی. بەڵێ سپاس دەکەم بەڕێز زیرەک زێباری ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی پارتی لە باڵەخانەی پەرلەمانی عێراقەوە لە بەغدا لەگەڵم بووی. سپاس.